بەهاییەکانی ئێران قوربانیانی جینۆسایدێکی بێدەنگ. بە گوێرەی راپۆرتەکان لە شەپۆلێکی نوێی هەڵسوکەوتی ئەمنیەتی لەگەڵ هاوڵاتیانی بەهایی ڕۆژی ڕابردوو 7 کەس لە شارەکانی تاران، ساری، شیراز و سمنان دەست بەسەر کراون. بە پێو هەواڵانە فەهیم ئاگاهی، مەتین ئاگاهی، هەنگامە شەریفی لە تاران، ئەدیب ڕەحمانی لە ساری، نگار میساقیان و شەکیب فەرزان لە شیراز و ئەرمەغان عنایەتی لە سمنان دەست بەسەر کراون. هاوکات هێزە ئەمنیەکان ماڵی ئەو هاوڵاتیانیان پشکنیوە و دەستیان بەسەر کەلوپەلی ئەلەکترۆنی و کتێبەکانیاندا گرتووە و لە کەشێکی پڕ لە ترس و تۆقاندندا گواستراونەتەوە بۆ گرتنگەکان. ئێستا هەواڵی گوشاری لەو شێوەیە بۆ سەربەهاییەکانی ئێران بووەتە ڕووداوێکی بەردەوام. دەستگیرکردنەکانی ئەم دواییە تەنها نمونەیەکی دیکەن لەو شەپۆلە بەردەوامەی سەرکوتکردن کە 47 ساڵە بەسەر ئەم کەمینە ئاینیەدا دەسەپێندرێت. گوشار بۆ سەربەهاییەکان یەکێکە لە پرسە هەرە ئازاربەخشەکانی مافی مرۆڤ لە ئێرانی هاوچەرخدا. لە ڕاستیدا ئەوەی بە سەربەهاییەکانی ئێراندا دێت جینۆسایدێکی بەشێنەیی و پێکهاتەییە. ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە چەندین شار ڕوویاندا بەشێکە لە سیاسەتی سیستماتیکی لە ناوبردنی بەهاییەکان کە کۆماری ئیسلامی هەر لە یەکەم ڕۆژەکانی هاتنە سەرکاریەوە پەیڕەوی کردووە. دەستگیرکردنەکانی ئەم دوایە نیشانەدەن کە ئەم کارەساتە هێشتا بەردەوامە. لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا 72% راپۆرتەکانی پێشێلکردنی مافە کەمینە ئاینیەکان لە ئێران پەیوەندی بە بەهاییەکانەوە هەبووە. ئەم ژمارەیە بەیانگەری ئەنجامداربوون و ئاستی ئەو گوشارەیە کە دەخرێتە سەر ئەم کۆمەڵگەیە. بەڵام بۆچی بەهاییەکان؟ چونکە باوەڕی بەهایی لە ئێران وەک ئاینێکی فەرمی دانی پێدا نەنراوە. ئەم بە فەرمی نەناسینا دەرگای بەڕووی هەر چەشنە سیستەمێکی وەک بێبەشکردنی منداڵان لە خوێندنەوە بگرا تا دەست بە سەرداگرتنی ماڵ و زەوتکردنی کار و کاسپی، لە زیندانیکردنی ژن و پیا و تەنانەت منداڵیشەوە بگرا تا وێرانکردنی شوێنە پیرۆزەکان و لە جیاکردنەوەی گۆڕستانەکانەوە تاشکانی بەردی گۆڕەکان کردووەتەوە. ئەوەی کۆماری ئیسلامی بەرامبەر بەهاییەکان دەیکات تەنانەت ئاستی سەرکوتی ئاسایی تێپەڕاندووە و سروشتی جینۆسایدی بەخۆیەوە گرتووە. بەڵام لایەنی سیاسی ئەم گوشارەش نابێت لە بەرچاو نەگیرێت. ڕژیمە پاوانخوازەکان بەردەوام پێویستیان بە دوژمنێکی ناوخۆیی هەیە بۆ سەرکوتکردن و زاڵبوون بەسەر کۆمەڵگەدا. بەهاییەکان ئەم ڕۆڵە دەگێڕن وەک کەسانێکی سەر بەلایەنی دەرەکی ناو دەبرێن و بە بیانووی ئەوەی ناوەندی جیهانی بەهاییزم لە ئیسرائیلە بەسی قوربان تۆمەتبار دەکرێن. لە هەمان کاتدا گوشار بۆ سەر بەهاییەکان وەک زۆرێک لە سیاسەتەکانی تری ڕژیم بە ئامانجی تاوترسێنکردنی زۆربەی هەرە زۆری خەڵک و هاوکات پەرەپێدان بە ناکۆکی ئاینی بەڕێوە دەچێت. ئەم سیاسەتە بە ئامانجی لە ناوبردنی فیزیکی و فەرهەنگی بەهاییەکان بەڕێوە دەچێت. قوتابیانی بەهایی لە قوتابخانە دەردەکرێن و خوێندکاران ناتوانن بچنە زانکۆکان. ئەمە واتە بێبەشکردنی بە تەواوی نەتەوەیەک لە داهاتوو. فەرمانبەران لە هەر کار و پیشەیەکی حکومی و تایبەت دەردەکرێن و سەرنجام ناچار بە کۆچی زۆرم لێ دەکرێن. ئەم سیاسەتە هەمان ئەو سیاسەتەیە کە ئاڵمانی نازی لە دژی یەهودی و کۆچەر و سۆسیالیستەکان بەکاری هێنا. هەمان ئەو هەڵسوکەوتەیە کە داعش لە دژی ئەزیدیەکانی شەنگاڵ بەکاری هێنا، واتە جینۆساید. تەنها جیاوازی ئەوەیە داعش لە چەند مانگێکدا ئەو کارەی کرد، بەڵام کۆماری ئیسلامی هەمان کاری بەشێنەیی و لە ماوەی 47 ساڵدا ئەنجام داوە. بێدەنگبوون لە بەرامبەر جینۆسایددا واتە بەشداربوون تێیدا. ئەوانەی لە بەرامبەر ئەو تاوانانەدا بێدەنگ بوون سبەی ڕۆژ لە بەرامبەر مێژوونەوەکانی داهاتوودا جگە لە شەرمەساری هیچی تریان بۆ نامێنێتەوە. یەکێک لە شانازیەکانی خەڵکی کوردستان بریتیە لە پێکەوە ژیانی ئاشتیانەی سەرجەم ئاین و مەزهەبەکان و لەوانە قبولکردنی بەهاییەکان. ئێستاش کوردستان یەکێکە لەو دەگمە ناوچانەی کە تێیدا بەهاییەکان بە باوەشێکی ئاوەڵەوە وەرگیراون و ئاین وەک پرسێکی تایبەتی تاکەکان دادەنرێت. ئەمە مۆدێلێکە کە پێویستە لە سەر تاسەری ئێراندا پەرە بستێنێت. پێویستە بێ ئەملاو ئەولا بەرگری لە مافی ئینسانی بەهاییەکان بکرێت. بەهاییەکان و پەیڕەوانی هەر ئاین و مەزهەبێک، هەر عەقیدە و بیر و باوەڕێک دەبێت ژیان و ماڵ و سامانیان لە هەر چەشنە دەست درێژی و تونند و تیژیەکی حکوومەت و تاقم و گروپەلات و چەقۆکێشەکان پارێزراو بێت. بەرگری بێشەرت و مەرج لە مافی ئینسانی بەهاییەکان واتە نابێ بوترێت من موافقی ئاینی بەهایی نیم، بەڵام نابێت مافی مرۆڤ ببەستینەوە بە شەرت و مەرجی بیر و باوەڕ، بەڵکو دەبێت بوترێت هەر مرۆڤێک مافی خۆیەتی باوەڕمەند بێت بە هەرچی بیەوێت.
پێویستە داوای گەڕانەوەی ماڵ و مڵکی دەست بەسەرداگیراوی بەهاییەکان بکەین. دەبێ هێرش و توندوتیژی بەرامبەر بەهاییەکان دەست بەجێ بوەستێنرێت. دەبێت سەرجەم ئەو کەسانەی توی ڕق و بێزاری لە دژی بەهاییەکان دەچێنن دادگایی بکرێن و سزا بدرێن. بەرگریکردن لە بەهاییەکان بەرگریکردنە لە مرۆڤایەتی، بەرگریکردن لەیان واتە داکۆکیکردن لە ئازادی و مافەکانی هەمومان. ئەمە ئەرکێکی ئەخلاقیە و ناتوانرێت پشتگوێ بخرێت. بەرگریکردن لە بەهاییەکان داکۆکیکردنە لە مافەکانی مرۆڤ، بەرگریکردنە لە ئازادی ئاین و بێدینی، بەرگریکردنە لە جیایی دین لە دەوڵەت، جیایی بە تەواوەتی دین لە دەوڵەت، نەبوونی ئاینێکی فەرمی، جیاکردنەوەی ئاین لە پەروەردا، ئازادی ئاین و لە هەمووی گرنگتر ئازادی بێباوەڕبوون بە ئاین، کۆتایی هێنان بە هەر پشتیوانیەکی دارایی دەوڵەت لە دامەزراوە ئاینیەکان و باژوەرگرتن لە سەرچاوە بازرگانیەکانی ئەو ناوەندانە مەرجی پێویستن بۆ کۆتایی هێنان بەو کارەساتەی کە بەردەوام بەرامبەر بە بەهاییەکان و کەمینە ئاینیەکانی دیکە بەڕێوە دەچێت.